نوکەژی ئەم دێ بەحسی گەشت و گوزاریە ڕەواندزێکین بمێڤانداریە زۆر بەڕێز تو بخێراتی سەسەرێ من هاتی سەرچاوە هاتی زۆر سپاس بخێراتی زۆر مەمنون سپاس بۆ ئامادەبوونت بێگومان لە بەڕێبەری گەشت و گوزاری بەڕێز لە ئەم بوارەوە بازیاتر قسە بکەین لەبارەی ڕواندزەوە لەبارەی ئەو گەشت و گوزاریەی کە لە ڕواندز هەیە تا چەندێک کەرتی گەشت و گوزاری چۆتە پێشەوە لە ڕواندز و ئەو پرۆژانی کە بۆ ئەم ساڵ هەیە چین. بەڵێ سڵاوتان لێبێ طبعاً هەروە کەزانن ماستەر پلانێک لە ڕێگایە بۆ ئەم ناوچەیە و بەشی شێری بەر ڕەواندوزەکەوێ ماستەر پلانە بە و پێی کە تۆپۆگرافیا و هەڵکەوتەی جوگرافیایی ڕەواندوز زۆرێکە کە حکوومەت ناچارە لەوەی کە یعنی پرۆژەی گەشتیاری بێنێتە ئەو ناوچەیە. نازانم تا چەند ئاگاداری ماستەر پلانەکەن ئێوە بەڵام ماستەر پلانەکە ماستەر پلانێکی زۆر تۆکمەیە ینی بە تەواوبوونی ئەم ماستەر پلانە من پێم وایە ئەم سنوورە ئەچێتە قۆناغێکی زۆر پێشکەوت لە بواری گەشت و گوزارەوە. بەڕێز پارێز ئێمە لە جەژندا بووی تۆم پێم بڵێ گەشتیاران چۆن سەردانی ئێرەیان کرد ڕێژەیەکی زۆر گەشتیار هاتبوون لە چاو ساڵانی تر چۆن بوو. خۆی عادەتەن ئێمە ساڵ بۆ ساڵ بە خۆشحاڵیەوە ساڵ بۆ ساڵ ئەم ڕێژەیە بەرەوداکشانە ئەویش بەشێک لەو هۆکارانەی کە وا ئەکا گەشتیاری زیاتر بێت بەڵێ بەرەو هەڵکشانە ئەوەی کەوا ئەکا گەشتیاری زیاتر بێت هۆکارەکەی ینی کۆمەڵی هۆکاری هەیە بابەتی ئەمنی لەلایەک و بابەتی بارودۆخی خۆشگوزارانی و سروشتی جوانی ناوچەکە لەلایەک و ڕێگە وبان بە هەمان شێوە و جگە لەوەش ئەمە لە ناوچە گەشتیاریەکانمان بە بەردەوامی پرۆژەی نوێ و داهێنانی نوێی تێدا ئەکرێ ئەگەر نمونە هەوارگەی شنگلبانە باز بکەین پارساڵ ڕێزدار سەرۆکی حکوومەت هات ئاکوا پارکی میرۆی افتتاح کرد کە کاریگەریەکی زۆر باشی دروست کرد لە سەرهاتنی ڕێژەی گەشتیار لە هەمان کات ئەم ساڵ شتێکی تریشیان زیاد کردیە هۆتێلێکی زۆر جوان و خنجیلیان زیاد کردووە بە ناوی ئابراهام کە ئەوانە هەمویان هۆکارن لە هەمان کات ئێمە لە تیای کۆڕک هۆتێل ڕادیسۆن بلووی لێ دروستکرا لە چەند ساڵی ڕابردوو کە ئەوانە هەمویان هۆکارن لە ڕاکێشانێکی عالەمیە و بابڵی جیهانیە بەزەبەت بەڵێ لەو ماستەر پلانەی کە ئێوە هەتانە بەشێکی زۆری ئاماژەت پێ کرد کە ئەکرێتە سنووری ئێوەوە کوێ بە تایبەتی زیاترەگرێتەوە خۆی لەوانەیە ئەگەر کامێرەکەتان لێرە پیشانی بدا ئێمە تەلەفریکێکی 11 کیلۆمەتری لە گەری علیبەگ هەڵەستێت و دێتە تیای گۆڕەز ئەم تیای پشتەوەیە دواتر دێتەوە تیای با پشتیاوە ئەچێتە گۆڕنۆک و دێتە شنگلبانە و وەسلی تیای کۆڕک ئەبیتەوە درێژیەکەی 11 کیلۆمەترە و چەندین وێزگەی هەیە لە هەموو وێزگەکان شوێنی حەوانەوە و لە خۆگرتنی گەشتیاری هەیە کە پرۆژەیەکی زۆر متەکاملە من پێم وایە. باشە بەڕێز پارێز ئەگەر تۆ پێم بڵێ ئەو شوێنە گەشتیارانەی کە ئێستا لە ڕواندزدا هەن مەسەلەن خانووی گەشتیاریەکان یان ئەو هوتێلانە ئێستا خۆمان ئەزانین کە ڕواندز چۆتەیەکێک لە گوندە پێشبڕکەی لە گوندە جیهانیەکە ئەگەر ئینشاءڵڵا ڕواندز یەکەم بێتن و هیواداری نیش یەکەم بێتن اینجا هەر گوندێکی کوردستان بێت مەیم ئەوەیە کوردستان گوندێکی بچێتە پێشبڕکەی جیهانیەوە. چ پلانێکتان بۆ ئەوە هەیە کە بتوانن خانووە گەشتیارەکان زیاد بکەن چونکە خۆت ئاماژت پێدا کە ڕێژەیەکی زۆر گەشتیار لەم جەنجدا سەردانی کردووە. بەڵێ لە ئێستادا پێم وایە لێرەوە ئەم سیارانە دیارن بەڵێ ئەگەر کامێرەمان بتوانێت تەسووری بکە زۆر گرنگە بێ ئەمە ئەو ترافیکەیە کە دروست بۆ بەهۆی ڕێژەی زۆری گەشتیار کە سەردانی ڕەواندوز دەکات لە هەولێر و لەو ناوچانەوە پلانەکان تەبان ئێمە لەو سنوورە چەندین هۆتێل و مۆتێلمان هەیە لە ئێستادا بەشی هەرە زۆری ئەو شوێنانە بەڕاستی هەمویان ڕزف کراون بۆ ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژی دەژن ئینشاءڵڵا کە ڕێژەی گەشتیار بەرەو داکشان بوو و ئەو ماستەر پلانە جێبەجێکرا بە بەردەوامی ئەم شتانە زیاترە بن ئێمە زیاتر گرنگی بە بواری تریش ئەدەین جگە لە مەسەڵەن ئێستا ئەوە خەریکی ئامادەکردنی دەرخستەیەکین بۆ ناو خەرەندی ڕەواندوز بتوانین ڕێگاکە دروست بکەین چکە ڕێگایەکە ئەتوانین گەشتیاری هایکینگی لێ بکەین بە بەردەوامی چکەم گروپاتی گەشتیاری بە بەردەوامی دێن سەردانی ئەو ناوچەیە ئەکەن و هایکینگی لێ ئەەکەن. باش پرۆژەی تریش ئینشاءڵڵا لە گۆڕەیە ینی پارێز ڕواندز چەند گەشتیارە توانێت پێشوازی لێ بکات ساڵانە ئەو ڕێژەیە چەندێکە خۆی ئێمە
لە کۆی ئەو 7 ملیۆنەی کە ساڵانە سەردانی هەرێمی کوردستانەکەن سەر و ملیۆنێک تەنها سەردانی ڕەواندوز دەکەن ئێماگەر ئامارێک پێم وایە ئەوەی کە ئێستا لە زەینمە لە 2024 ملیۆنێک و 1690 شتێک گەشتیار سەردانی سنوورەکانی ئێمەی کردیە 2025 بە هەمان شێوە ئێمە پێشبینێکین ئەم ساڵ ئەم ڕێژەیە زیاتریش ببێ ئینشاءالله بەهۆی ئەوەی کەەوە بەرهێنان و یعنی ناوچەی گەشتیاری زیاتر کراوەتەوە لە ناوچەکەمان ڕێبەری گەشتیاری زۆر مهمە کە گرنگەکە هەبێت لێرە ڕێبەری گەشتیاری هەیە یاخود کادرێک ئامادە کرابن کە ئەو گەشتیارانی کە جێن شوێنەکانیان پێ پیشاندن یاخود کۆلیژی گەشتیاریمان هەبێت تا چەند گرنگە بۆ ناوچەیەکی وەکو ڕەواندز ئەم جۆرە با بڵین هەم لە کادرەکان هەبێت هەم لە کۆلیژەکە هەم لە ڕێبەری گەشتیاری ئەوە پێویستیە کە بەڕاستی بۆ شار ینی من زۆر جار باسەکەم نەک هەر ڕێبەری گەشتیاری پێویستە هەر تاکێکی ڕەواندوز ڕێبەرێکی گەشتیاری بێ بە مناڵتەوە بە پیر و بە ئافرەت و بە هەموو ئەو تاکانێکە لە شارن پێویستە هەمویان ڕێبەری گەشتیار بن ناوچە مێژوویەکانی خۆیان بزانن ناوچە گەشتیاریەکانی خۆیان بزانن و مێژووی شارەکەی خۆیان بزانن لایەنی کەم بتوانن کە گەشتیارێک سەردانیان دەکا بتوانن بە ئاسانی مێژووی شارەکەیان بۆ باز بکەن و جوانی شارەکەیان پیشان بدەن ئینشاءالله ئەتوانین کار لەسەر ئەوە کراوە ئێستا کۆمەڵە گەنجێک لە ڕەواندوز کاری ڕێبەری گەشتیاری یەکەن و کاریگەریەکی زۆر باشیشیان دروست کردەوە خۆشحاڵیەوە بەڕێز پارێز وەکو دەزانین سروشتی جوان بە ژینگە پارێزی دەرەخرێتن ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی ژینگەی ڕەواندز وا هەر بە جوانی بمێنێتەوە زانیاریم هەیە کە لە بێرۆیان لە ئاکۆیان سیمتان داناوە بۆ ئەوەی خەڵک بتوانێتن زبڵەکانیان لە ناودا بنێتن و زەرفتان پێشکەش کردووە چیترتان کردووە بەڵێ ئیتر جەنابەت پرسیارەکانت هەموو وەڵام داوە ئەمە ئەم ساڵ خۆشبەختانە ڕێزدار سەرۆکی حکوومەت ئەو مبادرەیە کرد دەست پێشخەریەی کرد لە ئەوەی بتوانین ژینگەی کوردستان بە پاچی ڕابگرین طبعاً ئێمەش تەنها گەشت و گوزار نییە ینی ژینگەیە شارەوانیە پاوان و ئەوانە ینی بەشێکی هەرە زۆری ئیدارەکانی ڕەواندوز تێدا بەشدارن پۆلیسی محلی و ینی مرور و ئەوانە تێدا بەشدارین و بەبەردەوامی ینی ئێمە لەو شوێنانە سەردانی گەشتیارانەمان کردووە و بڕوشێر و ئاگدارکردنەوەماندانێ لە هەمان کات قەفەزمانداناوە بۆ ئەوەی پاشماوەکانیان لێ بەجێ بێڵن کاریگەریەکی زۆر باشی دروست کرد ینی ئەگەر بەڵێ بەراوردی ئەم ساڵ بەپار بکەین کاریگەریەکە زۆر باشترە ینی بە خۆشحاڵیەوە ینی هەستەکەین کاریگەری هەبووە ئەو مبادرەیە زۆر باشە بەرز پارێز زۆر جار سروشتی کوردستان ئەشوبهێنن بە وڵاتانی ئەوروپی وەکو سویسرا و ئەوانە چۆن هەوڵتان داوە کۆنتاکتێ دروست بکەن سوود لە ئەزمونەکانی ئەوان وەربگرن بە تایبەتی کە ڕەواندز بەشێک لە ناوچەکانی زۆر لەوێ ئەچێت چیتان کردووە کە ئەو ئەزمونە بێننە ئێرە بەڵێ خۆی هەر ئەو ماستەر پلانی کە دانراوە لە ڕێگەی کۆمپانیایەکی نەرویجی دانراوە چکە کۆمپانیا عادەتەن سروشتی نەرویج زۆر نزیکە لە سروشتی کوردستان و توانراوە لەو کۆمپانیای سوود وەربژیرێت بۆ ئەوەی بتوانن جوانتری ماستەر پلان بۆ ئەم ناوچەیەدا دروست بکەن ئەو یەک لە دەست پێشخەریەکانە لۆ ئەوەی بتوانین ئەو کۆنتاکەمان هەبێ لەگەڵ ئەو وڵاتانی کە سروشتیان هاوشێوەی سروشتی وڵاتی ئێمەیە بەڕێز پارێز ئەگەر تۆ پێم بڵێیت ئێستا گەشتیارێکی زۆر خواستی لەو کۆڵانانەیە کە کۆنن خانی کولتوری شەقامی کولتوری ئێوە بیرتان لەوە نەکردووە مۆزەخانەیەک دروستکەن ئەیان ئەو شەقامە کولتوریانە ئێرە بپارێزن یەک لە پێویستیەکانی شار بەڕاستی یەک لە پێویستەکانی ئەم دەڤەرە نەبوونی مۆزەخانەیە و چەندین جاریش داوامان کردووە کاریشی لەسەرکراوە بەڕاستی ینی حکوومەتیش کەم تەرخەم نەبووە کاری زۆری لەسەرکراوە لە ئێستادا ئێمە لە ڕەواندوز ماڵێکی کەلەپوریمان هەیە بەڵام وەکو پێویست نییە لەوەی بەڵێ و لە هەمان کات ئێمە لە ئەنجومەنی شارەوانی قەزای ڕەواندز پارچەزەویەکیشمان تەرخان کردووە بۆ ئەوەی بتوانین شوێنێکی کەلەپوری لە ڕەواندز دروست بکەین ئەوانە تەنها بۆ بابەتی کەلەپورن بەڵام بابەتی مۆزەخانە بۆ بابەتێکی پێویستیە کە بەڕاستی بۆ خودی ئیدارەی سربەخۆی سۆران یعنی بە پێویستی ئەزانین بۆ ئەوەی هەموو ئەو کەلوپەلانەی کە لەو سنوورە هەن بتوانین لی کۆ بکەینەوە و بە گەشتیارانی بناسیین چکە زۆربەی ناوچە مێژوویەکانمان لەو شوێنن ینی لە ڕەواندوز لە سیدەکان لە منتیقی بارزان ناوچەی زۆر مێژووی تێدانا تا ئێستا نەمانتوانەوە بەڕاستی وەکو پێویست بیان ناسێنین شتێک کە زۆر گرنگە و کۆڵەکەی گەشتیاریە فستیڤالەکانن تا چەند هەڵتان داوە کە لە فستیڤالەکانە
چالاک بن و جۆرە فستیڤالانی کە لە ڕواندەز ئەگرێت چین کامانن بە تایبەتی باسی فستیڤاڵی سەربەفرم ئەگەر بۆ بکەی و جگە لەوەش ئەو فستیڤالانی دیکە چین کە واکە گەشتیارێکی زیاتر کە منەکێش بکات. زۆر عزم لێ بۆ پرسیارت کرد ئەمە ئەم ساڵ لە پارساڵ فستیڤالی ترێمان کرد طبعاً باشترین ترەی کوردستان لەو سنوورەیە بەڕاستی بەڵام ئێمە لە ماوەی ڕابردوو نەمانتوانێت بۆ ئەو مارکتینگ و بە بازارکردنی بۆ بکەین و بیان ناسێنین پارساڵ ئێمە فستیڤالێکمان کرد دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو و خەڵکێکی زۆر بە پیرەوە هاتن ئینشەڵا ئەم ساڵ زۆر فراوانتر یەکەین و ئەیکەینە نەریتێکی ساڵانە ئەمە سەبارەت بە فستیڤالی ترێ تەمان ئامادەکاری زۆر باشمان کردبوو بۆ ئاگری نەورۆز بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە جەنگەی کە لە بینی حکوومەتەکانی ئێران و ئیسرائیل و ئەمریکا ڕوویدا نەمانتوانی جێبەجێ بکەین بەڵام پلانمان هەیە ئینشەڵا لە داهاتوو هەر پێش ئەوەی بێمەیرە باسمە کرد لەگەڵ عەقیلە خان باسی ئەوەم کرد گوتم پلان و بەرنامەمان هەیە فستیڤالی بچووکیش بکەین بە نمونە فستیڤالی دروستکردنی کفتە تەمان ڕەواندوز بە کفتەش زۆر بەناوبانگە نازانم ڕەنگینەکانی ڕەواندز کفتە دروستکەن و فستیڤال بەڵێ ئینشەڵا ئەتوانین بیر لەو بابەتانە بکەین و کەرنەڤال بکەین و یعنی کەمپینگی گەشتیاری ڕێک بێخین لەم ناوچانە یعنی ئینشەڵا بەرنامە و پلانمان هەیە بۆ داهاتوو لەسەر بابەتانە ئەم تەوەرەی کە بڵین لەگەڵ ئێمە بووی سورپرایزی زۆر جوانی تیابوو بۆ بابەتی گەشت و گوزاری و هاوڵاتیان کە گوێبیست بوون ئەم هەموو مەستەر پلانە جوانە دەسەکانتان خۆش بێ بۆ هیوای کە جارێکی ترکە دانیشتین هەموو مەستەر پلانانە جێبەجێ کرابن باس لە ڕێژەی بەرزبوونی گەشتیاری بکەین سپاس ئێوەش زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئێوەش